دیارە دوای بڕیاری جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ شارەوانەکانی گەرمیان و خۆشببختانە لایەنی شارەوانەکانی گەرمیانەوە توانراوە پرۆژەیەک بۆ پاکردنەوەی ناو شاری خورمات و بە تایبەتی لە گەڕەکە کوردەکانە بچێتە قۆناغی جێبەجێکردنەوە. دیارە ئەمیش دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر هاتووە لەلایەنی ئەو بەڕێزانەوە و لەلایەنی بەشی شارەوانی خورماتوەوە کە سەر بە هەرێمی کوردستانەوە دیار ئێمە و برادرانی شارەوانی خورماتویش بە هەوڵ بووینە بۆی کە ئەم پرۆژەیە بکاتە قۆناغی جێبەجێکردن. خۆشببختانە لە ئەمڕۆوە ئەم پرۆژەیە چێتە قۆناغی جێبەجێکردنەوە. ئێمە دەستخۆشی لە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین لە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی گەرمیانەکەین و لە بەشی شارەوانی خورماتووەکەین بەو هیوایان کە بتوانن گۆڕانکاری لە پاکەوەکردنی ناو شار کە خۆتان نەزانن لە ئیستادا حکوومەتی ناوەند ناتوانێت وەکو پێویست پاکردنەوەکانی ناو شار جێبەجێ بکە بۆیە بۆ هیواین کە ئەمان گۆڕانکاریک بکەن و زیاتر بایەخ بدەنە پاکردنەوەی ناو شار. زۆر سوپاسی شارەوانەکانی گەرمیانەکەین لەگەڵ ئیدارەی گەرمیانە دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر توانیان لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ وزارەتی شارەوانیە توانیان ئەم کۆمەڵی ئامێر و کۆمەڵی کرێکاری باش بۆ شاری دووس خورمات و دابین بکەن بۆی خۆڵ و خاشاکانەی کە شارەوانی ناوەند کە ناتوانێت جێبەجێ بکە بۆیە ئەوانیش بڕیاریان داوە شاری دووس خورمات و بکەنە بواری ئەو هەڵمەتی پاکردنەوە و ئەو بڕیارەوە کە بۆ ماوەیەکی زۆرە خاوێنیە